بەڵێ یەکێکی تر لە تەوەرەکان کە ئەمڕۆ باسی لێەکەینەوە قسە و گفتوگۆی زۆر زیاتری لەسەر ئەەکەین ئەوەیە کە ڕێکخراوی نێرگزی خانمان لە ئەڵمانیا کە مامۆستا نیاز جاف سەرۆکی ئەم ڕێکخراوەیە ماوەی چەندین ساڵە دامەزراوەوە توانوێتی لە هەرێمی بارن کۆمەڵێک چالاکی بکات و چالاکیەکانیان بگوازنەوە بۆ هەموو هەرێمەکانی تر لە ناو ئەڵمانیا و پەیوەندیەکی باش دروست بکەن لەگەڵ هەرێمی کوردستان و عێراقیش تەنانەت کە بتوانن هەم هاوکاری پەناهەندەکان بکەن کە لە وڵاتی ئەڵمانیاژن بۆ پێی کە ئەڵمانیا یەکێکە لە وڵاتانی زۆرترین پەناهەندە زۆرترین کورد لەو وڵاتەوە بەردەوام خەڵکیش ڕووی تێەکە ئەمانەیە بزانین هەم کاری ئەم ڕێکخراوەیە چیە هەم بارودۆخی ئێستای ئەڵمانیا و دوهەمین هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئەو وڵاتە گۆڕانکارێکی گەورەی دروست کردووە لە وڵاتەیە چەند حزبێک هاتوونەتە سەرەوە و حزبە دەسەڵاتەکان بە هاتوونەتە پلەکانی خوارەوە ئەمانە هەمووی قسە و باسی سەرەکەی لەگەڵ مامۆستا نیاز جاف کە ئەمڕۆ بە جلوبەرگێکی کوردی زۆر جوانەوە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە و جوابی هەموو پرسیارەکانمانایەتەوە مامۆستا زۆر بەخێر بێ زۆر سپاس پیرۆز بێ بە قوربان زۆر سپاس زۆر مەمنون سانەخانکارمان هەل لە دوورۆ هاتم کۆستار ئەو جلوبەرگە جوانە چێ لە بەریە چاو ماجەکەم دووبارە ئەمە من عادەتما پێشەکی سپاسدانەکەم نەورۆزی ساڵی 2025 لە جەنابیشتان و لە سەرجەم کورد و کوردستانیان و لە ئازیزان و خۆشەویستانمان و بینەرانی کورساتی پیرۆز دێت بەخۆشی بە شادی هەموو ساڵێ ئینشەڵڵا بەڕێکین ئینشاءالله مامۆستا نیاز با لەوە دەست پێ بکەین ڕێکخراوی نێرگس کە ڕێکخراوێکی خانمانە کار و چالاکیەکانتان لە چیە خۆی بینێتەوە چەندێکە دامەزراوەلانی ئەم ڕێکخراوە ئەم ڕێکخراوە لە ساڵی 2007 دامەزراوین لە هەرێمی بار لەژێر چەتری NGO-کانین و ڕێکخراوێکی با بڵین لۆکاڵین بووین لە پێشە و ئیستا سپاس بۆخوا هێواش ئیجازەمان بۆ کردووە کە ببێتە ئینتەرناشۆناڵ ڕێکخراوێکە با بڵین ڕاستە ناوی ڕێکخراوی نێرگزی خانمانە بە حساب بەس بۆ خانمان بێ نەخێر ڕێکخراوی ئێمە ڕێکخراوێکی خێزانیە با بڵین نەتەوەییە بۆ هەموو تاکێکی نەتەوەی کورد لە خزمەتین و هەموو مرۆڤێک کە پێویستی بە ئێمە بێ ئێمە لە خزمەتی ئەو کەسەین و هاریکاری ئەتوانین بکەین لە ڕێگەی چیەوە چۆم ڕێکخراوی نێرگزی خانمانی کورد ڕێکخراوێکە لەژێر چەتری NGO-یە کە وتت NGO مانایەکی زۆر جوانی هەیە دەستکراوەیە ئەتوانێ بچێتە لەگەڵ هەموو لایەن و کونج و شوێنەکانی هەموو سیاسیەکانی ئەڵمانیا بتوانێت دەستی تیا هەبێ و کە قسەشی بڕوە باشە مامۆستا هیچ مۆڵەتێکی فەرمیتانەیە بۆ لەلایەن حکوومەتی ئەڵمانیا و بتوان کار و چالەکانی کاتان بەڕێوە بەرن ئەی بە دڵنیاییەوە ئەگەر هەتاوکو مۆڵەت وەرنەگری ناوی ڕێکخراو نییە یەکەم جار ئێمە گروپ بووین خۆی کە تەشکیلێکی گروپە اینجا من خۆم خاوەنی 6 مازنامە و زانکۆی ئەڵمانیشم با بڵین 6 مازنامەکە هەر مازنامەیەکم یعنی بەرامبەری دیبلۆمێکە یەکێک لە مازنامەکانم دیبلۆمەکەم لەسەر چۆنێتی دروستکردنی گروپە گروپ چۆن دروست ئەەکەی تەشکیلێکی لە پێشە دوایی ئەبێ مۆڵەتی بۆ وەرگری بەرەو ڕێکخراوەی ئەبێ ڕێکخراوەی بەرەو ڕێکخراوەی نێت ئەبێ نێت یعنی شەبەکە لەژێر چەتری کۆمەڵێ ڕێکخراوە دروستیەکەی و لەگەڵ ئەوەیە ئەمە پێوتی ئینستیتوت لە ئینستیتوتەکە زیاتر یان ئەکادیمیە یان کۆمەڵایەتیە ئەوانە هەمووی زۆر لقی لێ بێتەوە و یاخود دوایە توانی بەرەو سیاسی بەریان تیجاری باسی ئەو لە قانونەکەی نەچینە ناو ئەو وردەکاریەوە منیش
ما بەس بە پرسیارێ بکەم بڵێ. مامۆسانیاز وڵاتی ئەڵمانیا لە پێشەکیشە باسی شتێکم کرد کە وڵاتی ئەڵمانیاکێکە لە وڵاتانی کە لە هەموو نەتەوەیەک ڕووی تێئەکات و بۆ ژیانکردن و بۆ پەناهندەی داوای پەناهندەی لە وڵاتاکەن و بەتایبەت لە 2014ەوە کوردێکی زۆر ڕویان کردە وڵاتی ئەڵمانیا. جەنابەت خۆت ئەندامی شارەوانی بووی لە ساڵانی 2010 ئەگەر هەڵە نەبووم بۆ 2012ەوە لە یەکێک لە هەرێمە کاریگەرەکانی کە خاوەن بڕیار و خاوەن دەسەڵاتە لە چاو هەموو هەرێمەکانی تر لە ئەڵمانیایە هەرێمی بارن. چیتان کردو و ڕێکخراوەکەتان بۆ ئەو کوردانەی کە هاتوونەتە ئێوە یاخود ئەگەر کوردێک پەیوەندی بە ئێوە بکە چۆن ئەتوانن هاوکاریان بکەن؟ کاکە کۆسار هەرێمی بایر نەک لەسەر ئاستی ئەڵمانیا بگرێ لەسەر ئاستی هەموو ئەوروپا لە 125 اقتصادی و سیاسی لەژێر دەسەڵاتە. باشە من خۆشحاڵم کە لەو هەرێمەیە نشین بووم و توانیمان جێگەی خۆمان بکەینەوە. ئێمەی کوردی کوردستانی عێراق کە کوردستانی باشوورمان پێوترە لە ساڵانی نەوەکانەوە ڕۆشتوینەتە جیهانی دەرەوە و ئەوروپا تایبەتی. پێویستمان بە لۆبە سپاس بۆ ێزدان یعنی ئێمە ئیستا هێواش ئەو لۆبە خەریکە ئەکەوێتە ناو هەرێمەکانەوە و ناو ئەڵمانیاوە. بۆ لۆب مانای چییە؟ تۆ ئیستا جەنگی چەک نییە. ئەم سەردەمە سەردەمی چەک نییە، سەردەمی دیبلۆماسیەتە، سەردەمی قەڵەمە و سەردەمی دانیشتنە لەسەر مێزی گفتوگۆ، مێزی بڕیاردەر کە تۆ کەسایەتیت هەبوو لە مێزی بڕیاردەردا ئەتوانیت ئیشەکان بۆ نەتەوەکەی خۆت ئاسان بکەیت و بیگەێنی. پرسیارەکە لەسەر ئەوە بوو کە ئایا ڕێکخراوی نێرگزی خانمان چۆن ئەتوانێ هاریکاری نەتەوەکەی خۆمان بکە؟ کەسێک یەت پەیوەندی بە ئێوە کە لە ئەڵمانیا هیچی نییە ئەینێرنەوە یعنی چۆن ئەتوانن هاوکاریان بکەن؟ هاوکاریان ئەتوانین بکەین و کردوشمانە بەڵگەشمان منەزانم کە کردوتانە بۆی ئەمانە زیاتر ینی بۆمان باس بکەین. چاو ماجەکەم زیاتر ڕاستە تۆ هەموو شتێک ئەبێ وەسیلەیە بەکاری بێنی. من هەتا حیزب من بەکار نایێنێ من ئەبێ حیزب بەکار بێنم. ڕێکخراو تۆ نابێ بەهۆی ڕێکخراوەکە و بتەوێت با بڵین بید لە پارە بکەیتەوە. خاصە ڕێکخراوی ئێمە کە NGO یەکێک لە ساناخان پرسیاری کرد ئایا مۆڵەتمانێ بڵێ یەکێک لە مۆڵەتەکانمە ئەوەیە کە ئێمە خۆبەخشین کە وترا خۆبەخشی تەواتی تۆ پارە نییە لە بودجە نییە لەسەر ڕێکخراوەکە بە هیچ جۆرێ کارەکانە خۆبەخشە. ئەو کەسێک کە کاک کۆساریەتە لای ئێمە پەیوەندی بە ئێمەوەکە بە خۆبەخشی من ئەوە تا پەیڕە و پرۆگرامەکەم پێ باڵین لە پشتەکەی کاتەکانمان هەیە. ئەو کاتانەی کەوا من لەو ئۆفیسە دانیشتنم هەیە و ئەتوانم چاوپێکەوتنێ لەگەڵ کەم. کەواتە مامۆستا کی ئەم بودجێتان بۆ دابینەکە بۆ ئەم کار و چالەکانە بێگومان ئەمە تێچووکی هەر ئەبێت. ئەوەش یەکێکە لە پرسیارە جوانەکانێ بەڵام لقی زۆر لێبێتەوە. یەکێکە لە با بڵین کەوا من بە ئەکادیمی کە مۆڵەتم هەیە لەسەری کە چۆن بودجە و یاخود بڵین ئێوە بەس کۆنسەری پێڵن ئەمە هەمووی پرۆژاتە بۆ کولی پرۆژەیەک ئەبێ داوای بەس کۆنسەریەک بکەیت. ئایا لەلایەنێکیەکەی ئایا لە شارەوانیەکەی ئایا لە سەرمایەداریەکەی ئەگەر تۆ ئەو مۆڵەتە نەبێی ئەو ڕێکخراوە بۆ نییە داوای ئەو بودجێش بکەیت و داوای ئەو بەس کۆنسەریە بکەیت. سپاس بۆ خوا کە ئێمە ئەوەشمانەیە. ئەو کەسانەی کە هێشتنە لامان کە داوای ئەو ئیشانە لە ئێماکەن ئێمە ڕاستە لە ڕێگەی ڕێکخراوەکەوە ئەمان ناسن بەس من بەهۆی کاری سیاسیمەوە من ئەندامی سۆسیال دیموکراتی ئەڵمانیام و ئەندامێکی کارا و بارزیشم. کچەکەش ئەندامی پارتی سەوزا ئەندامی شارەوانیشە. بەڵێ سپاس بۆ ێزدان بەهۆی نەک ڕێکخراوی نێرگزی خانمانی کوردەوانەیە کەوا من وەک خۆم وەک مامۆستا نیاز کە بە تەنیا هەردوو کچەکەم پەروەردە کرد توانیم باشە
وا پەروەردەیەکەم لەگەڵ خۆم ئەم بردە من تەمەنی 14 ساڵ بوو کە ئەم بردە کۆنفرانس و سیمیناراتەوە وردەوانی سەسپاس بۆخوا ئەو ڕێگەی هەڵبژارد و بەس بەداخەوە کە نهاتە لای ئێمە لای سۆسیال دیموکرات پارتی سەوز باشتر بعد لە دوو لا خزمەت بکەن بە کورد ئەمە دڵی هەیە 4 منداڵەمە بوارێکە مەخسە لایەنێکەوانێ بەڵێ ماوەسا ئەڵبەتە کاتی بەرنامەکەمان هێندە نیە بۆیە بێت خێرا پرسیارەکان بکەن بۆی زۆرترین وەڵامم دەستکەوێ باسی کۆڕ و سیمینارت کرد ئایا کۆڕ و سیمینار دەکرێت بۆ هۆشیارکردنەوەی خانمان لە ئەڵمانیا و ئایا دۆخی خانمان ئێستا چۆنە لە ئەڵمانیا زۆر خانمانی کورد لەو وشەیە بوو چونکەم ئامانجی ئێمە و ڕێکخراوەکەمان ئەوە نییە بڵی داکۆکیکردن لە مافی ژنان و خانمان ئەسڵە ئەو وشەیە وشەیەکی من حەزم لێ نییەوە خۆم وەکو ڕێکخراوەکەشمان بۆ چۆم هەموو تاکێک مافی هەیە بەڵام هوشیاری زۆر گرنگە ئایا هەر تاکێک چۆن هوشیار بێک ئەگەر کێشەیەک هاتە بەردەمی چۆن ئەتوە ئەبێ بەرەنگاری بێتەوە لە چ ڕێگەیەکەوە ئێمە بەڵێ سیمیناراتمان هەیە ئەوە تا من کاتم هەیە کە دانیشم لەگەڵیانە بزام کێشەکەی سەر بە چ جێگەیەکە و سەر بە چ جیهەتێکە سپاس بۆ ئێستا پەیوەندیان پێوەکەین قسە و ڕەواجمان هەیە و چارەسەریشمان کردووە خۆش بێت مامەسانیاس یەکێکی تر لەو گرفتانی کە ئێستا هەیە ڕوبەڕووی خانەنشینانی کورد دەبێتەوە لە ئەڵمانیاکە هەمانە چەندین ساڵە خزمەتی هەیە و ئێستا خانەنشین ئەبێ کە شتێکی وایان بۆ ناکرێت لەبەرەوەی سیستەمی قانونێکی تازەیە و یاسایەکی تازەیەکە ئەو یاسایە قورسە بۆ کەسێک کە تەمەنی 60 ساڵ و بتوانێت دیسانەوە دەست پێ بکاتەوە جا باسێکی ئەم یاسایەمان بۆ بکە و وەکو ڕێکخراوی نێرگس چیتان کردو لەم بوارەوە بۆ خانەنشینە خۆی زۆر بەداخەوە تا پێ ساڵی 2015 توندوتیژێکی زۆر لە ناو ئەوروپا و ئەڵمانیایە نەبوو بەڵام لە دوای ئەوە بەداخەوە لەو لێشاوەوە کە هاتن جۆراوجۆری خەڵک هاتووە بەهۆی ئەوەوە نەک ئەڵمانیا ئەوروپاشی هەموو شڵەقانوە هەر ئەوە نازانی تەقینەوەیەک ئەکرێ هەر ئەوە نازانی خەڵک ئەکوژرێ ئەمانە توندڕە و توند ئاژۆکان بە ناوی دینی ئیسلامی پیرۆزەوە ئەم کارانە ئەکەن زۆر جێداخە لەبەر ئەوە ئەوروپا و ئەڵمانیا هەستاون بڕیار و یاسایان وا داناوە کە بەرەنگاری بێگانەکان بنەوە هەوڵ بن کێشەکان بۆ ئەوی ڕەوە و تند ئاژۆکان نێنە پێشەوە بەداخەوە کە ئیستا خەڵکەکە بێزارە لە کێ لەم با بڵێ ئاوارانەی کە هاتوون ئەڵێن ئەبێ ڕەوانە بکرێنەوە کێ ئیستا AfD ڕەوەکان تەبا ئەمەش هەمە فیتی رووسایە زۆر هاریکاریانەکە کە ئەیانەوێ بیان نێرنەوانە یان خەڵکەکە ئەنێرنەوە بەڵام ئەگە بەڵگە نەبێ ئەم ناردنەوەیش تەبان بە یاسای ئەوروپی و یاسای ئەڵمانی ناکرێت ئیشەکە بەڵامیان چی ئەکەن هەستاون ئەیانەوێت یاساکان قورسکەن لەسەر کێ لەسەر ئاوارەکان لەسەر ئەوانی کەوە بڵین ئیقامەیان هەیە ئیقامە بڕوانامەی جێنشین بوون باشە بڕوانامەی جێنشین بوون لەم کاتانەیە طبعاً هیوا هەیە 20 ساڵ 25 ساڵە لەو وڵاتە ئەژی 65 ساڵ 70 ساڵە تەمەنی خانەنشینە ئیستا ئەڵێ ئێمە مۆڵەتی دانیشتنەکەت کە 2 ساڵە یان 3 ساڵە بۆ تازە ناکەنەوە ئەگەر تۆ کۆرسی بە نیشتیمانی بوون نەکەی ئەو کەسش ئەو کۆرسەش قورسە ئەو کۆرسە قورسە بۆ کێ بۆ من بۆ یەکێکی وەکو جەنابتان قورس نییە گەنجین 350 پرسیارە با بڵین بەڵام بۆ کەسێک تەمەنی سەر و 60 بێ 70 ساڵ بێ لەکوێ تااقەتی بخوێن و بنووسێتەوانێ جارێکە و ئەگەر دەریژ نەچوو لە ئیمتیحانەکە ئەو کاتە با بڵین ئقامەکەی بۆ تازە ناکەنەوە ئەمە کێشە دوای هەموو ساڵە بەڵام من سوپاس بۆخوا
کە پێش بانگەژەی هەڵبژاردنە سەرۆک وەزیرانی ئەڵمانیا یەنە سەرەوە بەڵێ کۆسار من ویستەوە پرسیارەکەم ئەگەفرێت فەرموو بۆی یەک دوو پرسیاری کەشمی فەرمووسانە دیدارت هەبووە لەگەڵ ئۆلاف شۆڵتە ڕاوێژکاری ئەڵمانیا وەکو سەرۆکێکی ڕێکخراو ئەگەر کردتانە باسی ئەو دیدارەمان بۆ بکەی سپاس دەکەین. من سپاسانەکەم نەک وەک سەرۆکی ڕێکخراو وەک من ئەندامێکی سۆشیال دیموکراتی کارە و بارزم تەمان بانگێژنامەی تایبەتم بۆ هات تەمان سپاس یازدانەکەم کە توانیم بەشدار بم و من بە جلوبەرگی ڕەسەنی کوردی شەوانێ بەشدار بووم کە بەشداریم کرد باسی ئەو بابەتەم کرد چۆم تۆ لەو کاتانەیە ئەتوانی هەر بابەتێک بخەیتە ڕوو ئەو بابەتەم خستە ڕوو ئۆلاف شۆڵس تا وتی ئەم پرسیارەت ئەم کێشەی کێ چەنە تایبەتیشە بەڵام قەینا لەگەڵ هاوکارەکانت پەرلەمانتارە هاوکارەکانت کامیا ئەو کێشەیە گنە دەست پێکەوە هەوڵ بن ئەبێ هەموار کرێتەوە. جەناب تا ئەزانن هەموو یاسایەک لە جیهانە کێ هەمواریە کاتەوەی بڕگەکان لە پەرلەمانەوەیە جا من سپاس بخوا کە کۆنتاکتێکی بەهێزم هەیە لەگەڵ پەرلەمانتاری فیدراڵیشا و یەکسەر هاوڕێیەکم کەوە کارتەکەی خۆشی یامێ وتی نیاز بەیەکەوە ئەم کێشەیەکەین ئیشەڵا ئیستا لە دوای تەشکیلبوونی حکوومەتی ئەڵمانیا ئیشەڵا لە مانگی 6 ئەمێ دەست بەکاری ئەو کارە بم ئینشاءڵڵا مامۆستا نیاز جاڤ لێرچراوی ڕێکخراوی نێرگسی خانمان لە ئەڵمانیا کە ئەم بەیانیە لە ستۆدیۆ لەگەڵمانە ئامادەبووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا سپاس بۆ میانداریەکەتان سپاسستانەکەم چاومڕون بۆ ئەمەش پەیڕە و پرۆگرامی ڕێکخراوەکەمانە لەگەڵ دیارەیەکی بچووکی ڕێکخراوەکەش ماوەش بۆ سانەکان بە نوێنەرایەتی تۆیەم بە سانە زۆر سپاس دەکەم خۆش بێت و زۆر سپاس بەڵێ خۆشەویستان کۆی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆمان پێشکەشکردن بۆ هیواین کە جێسوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بانێکی تر بمێنن بە خێر و خۆشی تا ڕۆژێکی تر ڕۆژ ئارام بن.